حکوومەتی هەرێم و نوێنەرایەتیە حەزبیەکانی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا زۆرترین پارە و بودجە بە فیڕۆ دەدەن و تەنها نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەڵمانیا لە ساڵی 2010 بە فەرمانی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی حکوومەتی ئەو کاتە مانگانە $100,000 بۆ مەسروفاتیان تەرخان دەکرێت. جگە لەوەش هەر کارمەندێکی ئەو نووسینگەیە 2 موچەی تایبەتی هەیە کە موچەی مانگانەی تەنها نوێنەری حکوومەتی هەرێم دەکاتە $15,000 ئەمریکی. نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەڵمانیا پێشتر نووسینگەی پەیوەندیەکانی پارتی بووە لە وڵاتە، دواتر کراوەتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم. دڵشاد بارزانی بەرپرسی نووسینگەی حکوومەتی هەرێمە و 8 فەرمانبەری هەیە کە بە فەرمی 2 لە فەرمانبەرەکانی هیەکێتی نیشتیمانین و 2 کەسیان بەناو سربەخۆن و 3 فەرمانبەریان بیانین با گرێبەست دامەزراون و فەرمانبەرێکیشیان بە فەرمی بۆ تێپەڕاندنی کاروبارەکانی پارتی دیموکرات دامەزراوە. دڵشاد بارزانی کە بەرپرسی نووسینگەکەی و نوێنەری حکوومەتە 2 موچەی هەیە، موچەیەکیان کە پێی دەوترێت موچەی گشتی کە باج و بیمەی نەخۆشی و خانەنشینی بە گوێرەی یاسای وڵاتی ئەڵمانیا لەخۆ دەگرێت، موچەی دووەمیش بە ناوی کرێی خان و کرێی هاتوچۆ و بژێوی ژیان وەردەگرێت. بە پێ و بەڵگەنامانەی دەستی پەیام کەوتون موچەی یەکەمی دڵشاد بارزانی €4,150 و موچەی دووەمیان €2,475 کە کۆی گشتی هەردووکیان بە دینار مانگانە دەکاتە 20 ملیۆن دینار و بە دۆلار دەکاتە زیاتر لە $15,000. موچەی بەرپرسی نووسینگە و نوێنەری حکوومەت کە زۆرترین موچەیە و نزیمترین موچەی فەرمانبەرانیش موچەی فەرمانبەری پلەنۆیە کە ئەویش 2 موچەی بەو ناو نیشانانەوە هەیە و مانگانەش €5,734 وەردەگرێت کە دەکاتە 8,500,000 دینار. جگە لەوەی موچەیەکیان تایبەتە بۆ کرێی هاتوچۆ و بیمە و خانەنشینی بەپی یاسای ئەڵمانیا لە هەمان کاتە لەسەر $100,000 کە بۆ حساباتی مەسروفاتی مانگانەیان دەبێت جارێکی تر کرێی هاتوچۆ و خانەنشینی و بیمە ژمار کراوە کە بەپی زانیاریەکان نەکری هاتوچۆ بۆ فەرمانبەران حساب دەکرێت و نەخانەنشینی و نەبیمەیان لەو حساباتانەدا بۆ سەرف دەکرێت. بەپێی خشتەی مەسروفاتی نوێنەرایەتی حکوومەت لە ئەڵمانیا مانگانە €12,500 بۆ کری نووسینگە سەرف دەکرێت، €3,050 بۆ کری هاتوچۆ، €12,480 بۆ میوانداری و بۆنەکان سەرف کراوە کە بەپێی زانیاریەکان لە ڕەوەندی کوردی لە ئەڵمانیاوە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە وڵاتە 1 بۆنەوە هەنگی ساز نەکردووە. €4,134 بۆ خەرجی و پێداویستیەکانی نووسینگە حساب کراوە، پێداویستیەکانی نووسینگەش لەلایەن سکرتێری نووسینگەوە دابین کراوە بێ ئەوەی هیچ پسوڵەیەک بوونی هەبێت. €9,551 بۆ سەردان سەرف کراوە، هەر بەپێی زانیاریەکان جگە لە نوێنەری حکوومەت و سکرتێرە ئەڵمانیەکەی سەردانکردن بوونی نەبووە و سەردانەکەی ئەوانیش بۆ کاری تایبەتی خۆیان و گەشتکردنیان بووە. سکرتێری نوێنەری حکوومەت لە ئەڵمانیا کێیە؟ فرانشسکا تێل خەڵکی ئەڵمانیایە و پێشتر لە باڵیۆزخانی لیبیا کاری کردووە و بۆ ماوەیەکیش بازاڕی جلوبەرگی هەبووە. بەپێی زانیاریەکان فرانشسکا تێل بە نایاسایی موچە لە نوێنەرانی حکوومەت وەردەگرێت کە 2 موچەکەی €8,405 و دەکاتە $12,500,000 دینار و یەکێکی تر لە کارمەندە بیانیەکان بە ناوی دانی بۆنسێل کە تەنها بەگرێبەست 2 موچەی مانگانەی دەکاتە €7,750 کە $11,500,000 دینار دەکات. بەپێی زانیاریەکان تا ئێستا هیچ کەس ئەو فەرمانبەرەی نەبینیوە دەوام بکات. فەرمانگەی دەرەوەی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم 14 نوێنەرایەتی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەیە کە لە نێوان 2 حزبی دەسەڵات دابەش و قۆڕخ کراون کە 5 نوێنەرایەتیان لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و سوید و نەمسا و ئێران و رووسیا و بەریتانیا یەکێتی نیشتیمانین و 11 نوێنەرایەتی تر هی پارتی دیموکراتن کە بەدەستێنانی زانیاری لەسەر کار و بودجەی تەرخان کراو بۆیان ئەستەمە و بەپێی وتەی ڕەوەندی کوردی لە وڵاتانش نوێنەرایەتیەکانی حکوومەتی هەرێمکاریان تەنها پاراستنی پەیوەندیە سیاسیەکانی بەرپرسانی حیزبەکانیان و برەودان بە بازرگانی خۆیان و بەرپرسە حیزبەکانیانە و لۆبیکردنە بۆ بەدەستێنانی ئامانجی حیزبی لە وڵاتانی بیانی.